سڵاتان لێ بێەوەم کاتتان باش بە ڕێزان لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەفرۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی جاریشت ڕاستەوخۆ لەگەڵتانین. تا دێت پرسی دەستوری هەرێمی کوردستان زیاتر بەرتەسک دەکرێتەوە لە چوارچێوەی بەرژەوەندی حزبی ململانەی تەسچی حزبیدا. ئەمە ژوای کردووە تا دێت ئەگەرەکانی گەیشتن بە ڕێککەوتن لەبارەی پرسی دەستور و سەرۆکی هەرێمی کوردستانەوە کەمتر دەبێتەوە. نزیکبوونەوەی کۆتایی ویلایەتی سەرۆکی هەرێم کا لە 98 کۆتایی دێت، دواتریش کە سەرۆکی هەرێم بە بڕیارێک داوای ئەنجامدانی هەڵبژاردن دەکات. لەم ڕێککەوتووە وای کردووە لەلای شتر لایەنە سیاسیەکان چەند پرۆژەیەک بۆ مەسەلەی هەمارکردنەوەی پرسی سەرۆکایەتی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بخەنە ڕوو. لەم ئەڵقەی بەرنامەی ئەفرۆ گفتوگۆ لەبارەی ئەوە دەکەین کە پرسی دەستور بۆچی بەم دۆخەی ئێستا براوە. ڕۆڵی ڕۆشنبیران چییە لە پرسی دەستور و بۆچی هیچ ڕۆڵێک نابیندرێ لەم بارەیەوە؟ بۆچی پرسی دەستور گەمارۆ ئابڵوقەدراوە لە نێوان دوو بەرەی سیاسیدا؟ پرسی ئازادیە گشتیەکان و ئازادی تاک تا چەند جێگای بایەخە؟ پێگەی خەڵک لەم ململانی لە ئێستا هەیە لە چ ئاستێکدایە؟ گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز سمکۆ محەممەد نووسەر و ڕۆشنبیر دەکەین کە ڕاستەخۆ لەگەڵمانە بۆ تاوتێکردنی ئەم بابەتە. کاک سمکۆم کاتت باش و گەڵک بخێر بیت. هەمومان دەزانی هەرێمی کوردستان دوای زیاتر لە 20 ساڵ لە حکومڕانی و لە غیابی دەستوری ئێستا جەولەیەکی تری مەسلەی دەستور هاتۆتە بەرباس و فەزاکەی با بڵێن هەمومانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. بۆچی ڕۆڵی ڕۆشنبیران نابیندرێ لەم فەزایە؟ من پێشەی بێمە سەر باسی ڕۆشنبیر دەبێ باسی ئەو بکە بۆ دەمدەمە و هەر ناو بە ناو قۆناغ بە قۆناغ قسەی سەر دەستورەکرێت و بە ئەم بۆشاییە بۆ پڕنابێتەوە. کێشەی ئێمە ئەزەدی کێشەی دانەبڕان لە عێراق، ئێمە تا ئێستا سەر بە عێراقین، هەرێمێکین بە حساب بەناو ئیتحادی فیدرالی عێراقیە. ئەم هەرێمە هێشتادان پێنراو نییە بە ڕسمی هەرێمێک سەر بەخۆ بێ و بێتە خاوەنی پێگەی سیاسی بە مەعنا دەستوریەکەی و هەموو کاتیش کە باش دەستورەکرێت دەڵێن دەبێت دەستور نابێت دژکاری هەبێ یان تەزادی هەبێت لەگەڵ دەستوری عێراقی و دەستوری عێراقی بۆ خۆی معەلق ماوە ئیش پێ ناکرێت، چۆکە ئیش پێ بکرایە بەم دۆخە سیاسیە بەم وەزعە ناگەیشت و لە هەموو حاڵەتێکە هێزی دەرەکی هەیە لە پشت ئەم دۆخەوە کە نایهێ لە سەقامگیر بێ عێراق و کە عێراق سەقامگیر نابێ ئێمە سەقامگیر نابین. ئەمە جگەلەوەی کە ئێمە کورد بۆ خۆی خاوەنی یەک گوتارنیە کە سەنجا باسی ئەممان کرد کە بتوانێت سەر بەخۆی ڕابگەێنێ یان جورئەتێ بکا کە بڵێ من ئێتدا ئەبڕێم لە وەزعی کە لە عێراقایە سەقامگیرنی شەڕە من ئیستیقرارێکم هەیە. ئەمانە هەمووی وەکارن بۆی کە دەستورمانێ وەختێک کە دەستورمان نییە ڕژنووسێکە لە 92 نووسراوە خۆناغ بە خۆناغ جابەجاردین ئەبێتە هۆکارێک بۆ دروستکردنی فەزایەکی سیاسی و ئەحزابی سیاسی ئەوانەی کە لە ناو دەسەڵاتە دەوریان هەیە و بە تایبەتی ژێکێتی پارتی و ئێستا گۆڕان شاتوتە ناو باسەکەەوە پرۆژە تەقدیمەکەنەوە بێتە شەڕی بەرژەوەندیەکان وەیلا قسە تا ئێستا لە سەر دەستور نەکراوەکو خۆی و کەس جورئەتیش لەوە ناکە کە ئەم دەستورێت چێ دایناوە ئەم ڕۆژە چێروسوێتی و چۆن چێن ئەم مشەریعانە قسە سەرەکەن تا ئێستا لە ئاستی میدیایە تا ئێستا لە ئاستی مزایەدەی حیزبیایە چێ پێگەی مەسەلەکەی ئیجازەتی مەسەرەوە مەسەلەی 21 نەفەرەکە کە لە پەرلەمانە بوو ئەم حیزبی شوعیش شەڕێکی لەسەرەوەکە کە پێگەیانی لەوانە بەشێک بوو لە گاڵتەجاڕی بە دەستور دەنا چۆن دەبێت پرسیار بکەین چۆن دەبێت مشەڕع قسە لەسەر مۆزوع بکات کە کورد بە بڕای من مشەڕعی نییە، مشەڕعەکان دیار نین. ئەگە مشەڕعی خۆی دایناوە دەبێت بێن قسە لەو بکەن لەباری عیلمیەتی دەستورەکەەوە ئێمە بۆچی خاوەنی دەستور نین و بۆچی گەشتە ماستا و بۆ لە نەبوونی دەستور کە کاتێ دوو کابی نەبووین دەسەڵاتەکان لای دوو ئەنجومەنی وەزیران بوو بۆچی لە بەپێی مادەی 2005 یاسایەکی تایبەت داڕێژا بۆ سەرۆکایەتی خۆ پێشترەوەمان نەبوو. ئێستا کە باس لە دەسەڵاتی دەستا و دەستکردنی دەسەڵاتەکان یعنی دەبێ بگەڕێنەوە مەڕەبعی سەفر پێشتر. طموحەکەیە کە ببێتەوە بە دوو زۆن ببێ بە دوو هەرێم منە بۆ ئەمە کە مستەقف لەسەر ئەمە قسە ناکات
دوو هۆکاری هەیە بە بڕای من هۆکاریەوەی ئیشانەوەیە کە مسەقف دایمەن بەرژەوەت خوازە ئینتیهازیە بەشێکی زۆریان مشەخۆرن سەر بە حیزبەکانن ناوێرن ئەگە حیزبەکان شتی چاپێنن ناوێرن واگە قسەشان کرد دەبێت لە بەرژەوەندی حیزبەکانە قسە بکەن هۆکاری دووەمەوەی کە ئاگایان لە معادلە سیاسیەکە نییە مەسەلەی دەستور لەناو معادلی سیاسی هەیە لەناو بەرگە و قوانین نییە کە معالەجە بکرێت بە مادەیە بە مادەیەکی تر دەناخۆ ئێمە دەستور ناماباتە ڕێوە لەنەوەتیەکەەوە خۆمان بەرێڕێەوە بەبێت دەستور پەرلەمانێکە پێیانن تەشریعی پێیانن دەسەڵاتی یەکەم بەڵام دەڕاستیە زۆر جار دەسەڵاتەکانی تر پەرلەمانی ڕاگرتووە هەر بۆ نمونان ئەم خولەیەم دوایە کە پەرلەمان ڕاگیرا نەک مستەقف خودی پەرلەمانتارەکان نەیانتوانین بڵێن بۆ ڕاگیرا و چەند مانگی لە ماڵەوە بوون پێ بڵێ ئێمە فەزایەکی تا بە ئێستا لە پەیوەست بەو پرسە سیاسیە گرنگارن لە هەرێمی کوردستان فەزایەکمان نییە کە خەڵک و ڕۆشنبیر و کۆمەلگاتیدا بەشدار بێت بەڵێ وەختێکە قسەشەکەن ئەوەی کە تۆتت بە قسە لەسەر بەرژەوەندی خەڵ ناکرێت خەڵک ئەسەن تا ئاگای لە مەسەی دەستور نیە ئێستا جگەن نەخبەیەکی سیاسی بەناو سیاسی و بەنهێنیش نامەگۆڕینەوە هەیە و تا ئێستا سیستمی تەوافقی کە ئەمریکا هێنای بۆ منتەقەکە هێشتا کاری پێکرێت و بۆیە جاجار لە میدیاوە باز لە سازانی سیاسی ئەکرێت کە ناو پەرلەمانش هەبێ وەختە کاکە تۆ دەستوریت هەیە ئەتەوەی دەستور دابنی بۆ نایە مشەڕعەکان باسی ئەو بکەن تەشریع چه عیلاقەی بە سازانەوە هەیە بۆچی ئەگەر قسە لەسەرەوەیە ئەگەر تۆ دەستگایەکی تەشریعیت هەیە واگەر مشەڕعت هەیە واگەر یاساناست هەیە ئەوان ناتوان معالەجەکەن بۆ دەبێت 21 نەفەر سەهمیە بێ حزب سەهمیە بێ لەم مەسەلەیە هەموو ئەمانەوە حزبیە ئەمەوە دەکات دەستور بەردەوام ئێمە بگەینە خاڵی سفر لە مەسەلەی پێیوەست بە دەستور و ڕۆڵەکانی تر فەرامۆژ بکرێ هەموو ئەمانەوەمان پێڵێن کە دۆخێکی سیاسی هەبوو بەرەو پێشە چوو عقلێتێکی سیاسی هەیە هێزێکی سیاسی هەیە دەیەوێ ئەم هەلومەرجە سیاسیە کە چوتە پێشەوە تاخیریکە یعنی تاخیرکردنی دۆخی سیاسیە ئەمە ئەو نقطەیە کە سەرەتانێکی دەوێت بیڵێن بە کوردەکان وتراوە کە ئێوە زۆر بیر لە دەوڵەتی قەومی مەکەنەوە و زۆر بیر لە دەوڵەتێک مەکەنەوە کە بێپارە بێ بچن سەربەخۆیی ئابووری دروستکەن بە خۆتان ئەنجام بخاوەنی دەوڵەت عقلێتێکەیە گاڵتە بەمەکات ناوێ بەم میتۆدە ئیشکە عقلێتێکەیە بەمە ئیشەکات ئەمە دروستکردنی فەزایەکە بۆ تاخیرکردنی دۆخی سیاسی بە نەفعی چیەکەوێتەوە عقلێتێکەیە بە نەفعی ئێرانێکەوێنێتەوە بە نەفعی شیعەگەرێتی عقلێتێکەیە بە نەفعی تورکگەرێتی بە نەفعی سونەگەرێتی تا ئێستا نیەتێکی جدی نییە بۆ نەخێر بۆ دەستور نییە و پێشم وایە شەڕەکە شەڕی دەستوری نییە شەڕی دوو زۆنە تا ئەم لە حەزیکە قساکەین و ئەو پرۆژانش کە تەقدیم کراون پرۆژەیەک نین نە بۆ مەسلحەتی کوردە نە بۆ مەسلحەتی مجتەمەعە و نە بۆ مەسلحەتی زۆر باش بۆی جوابەکان با بڵێن بە ورتر وەربگرم بۆچی دەستور لە ئێستادا ئابلوقە و حەسر کراوە یان گەمارۆ دراوە لە مابینی دوو ڕێئی سیاسیە هەموو کێشەکان ئەم مەسەلەی دەستورە کوور بۆتەوە لە مابینی ئەوەی کە ئێمە پەرلەمانین یان سەرۆکایەتی سەرۆکی هەرێم ناو خەڵک هەڵبژێردێ یان لە ناو پەرلەمان ئیشکالیەتی ئەزمموی دیموکراسی لە هەرێمی کوردستان و مەسەلەی ماف و ئازادیەکان ئێمە تەنیام ئیشکالەتەمانێ لە هەرێمی کوردستان هەموو کێشەکان لێەوە چڕ بێتەوە دەبێت قسە سەرەوە بکەین دەبێ ئەو جملەیە بڵێم تۆماس سابیس ئەگەر کەسێک قانوناز بێ من بە خوێندنەوە خوێن قانونی نیم دەزانم کە بیرمەندێکی گەورەیە لەباری دەستورە ئاڵێ دەستور لە هەر ماڵەکانە بوو لە گرفانە کەسەکانە بوو لە ڕفی هەر ماڵەکانە وەکو ئنجیل هەڵبەتە لێرە دەبێ وەکو کتێبێکی پیرۆز لە ماڵەکانە بوو خەڵک نەیزانی ئەرک و مافی چییە ئیزەن دەستور نیە لە وڵاتێ لە وڵاتی دەستور نیە کار نەکراوە بۆی خەڵک بزانێت ئەرک و مافی چییە لە حاڵێکدا هەموو ڕۆژە داوای ئەرک و مافی دەکەن وەختە کە ئەمە ناکا ئەحزابی کوردی دەسەڵاتی کوردی ئەمە ناکات هۆکاری زۆرە ئێمە لەگەڵ عێراقا وەکو پێم وتی لەگەڵ عێراقا تا ئێستا ماوین مەسەلەی پۆستی سەرۆکی کۆمار تا ئێستا لەحزێ بۆچی سەرۆکی هەرێم درا بە پارتی دەبێت سەرۆکی سەرۆک کۆماری عێراق درا بە یەکەتی ئەمە حیسەسە ئەم شێ تا ئێستا ماوە باشە کێشەکە بۆ لە دوو خاڵەکە کراوەتەوە دەستوری هەرێم بۆ لەبەرەوەی تا ئێستا شەڕ لە نێوان ئەحزابەکان هەیە شەڕ لە نێوان خەڵک و دەسەڵات نییە خەڵک ئاگای لە مەسەلەیە نییە خەڵک خەمی خۆیەتی بەزین دەستکەوێت موچەی بۆ بێت بژی داعش نەیکوژێت کێشەی بۆ دروست دەبێت دوایە میزاجی ئەگەر جێگیر وایە میزاجێک نییە کە یعنی مؤهل بێ بۆ مەسەلەی ئەگەر دەستور نییە بۆ
ئەگەر دەستور نییە ئەگەر وەزع جێگیر وایە خەڵک مداخلەیە کرد و ئەگەر مستەقف تۆزە غیرەتی هەبواە و وجدانی سەقافی هەوایە مداخلەیەکە لەوێ کوا لە دەستورە کوا سیاسەکان باسی بەرژەوەندی خەڵکەن کوا باسی پێکهاتەکانی کۆمەڵگەی کوردیەکەن کوردستانی مەبەستم کوا باسی سەهمی ئاکاگەی کراوە کوا باسی ئێزیدی کراوە بۆ شێوەیە کوا باسی کوردستانی کراوە کوا باسی کەلتوری جیاواز کراوە کوا باسی زمانەکانی تورکمان عەرەب کوردستان ئەوانەی کراوە بەو شێوەیە باز دەکراوە کە مافەکان دەریکە کە خەڵک خۆی بزانێت مافی خۆی چییە ئیدەن ئەم دەستورە ئەوەنە نووسراوەتەوە بۆ سیاسەکان ئەوەنە بۆ بەرژەوەندی سیاسی نووسراوەتەوە ئەوەنە بۆ زەعزەعی وڵاتەکان نووسراوەتەوە فەزای دروستکەن بۆی خەڵک بە میدیاوە مەشغوڵ بێ ئەوەنە بۆ دروست دەکراوە کە خەڵک بێ مداخلە بکات بەشدار بێ لە سونی قەرایی سیاسی لەمڕۆوە میدیاش نتوانێت دروست ئاینی زاڵ ناو دەستورە چۆنە بێ ئێمە لە کوردستانەکان کە زیاتر لە نەتەوەیەک و ئاینێک و مەسەبێکی تایە چۆنە بێ چۆنە بێ حساب نەکرێت بۆ بێلایەنەکان چۆنە بێ حساب نەکرێت بۆ بێدینەکان خەڵکەی بێدینە چۆنە بێ ئاینێکی زاڵ لە ناو دەستورە مەرجعی یەکەم بێ ئەمان دێ مناقەشە بکرێت ئەگەر ئەم حیزبانە ئەم 21 نەفەریە ئەم 21 نەفەری ناو پەرلەمان کە شەڕیان لەسەر کورسی کە زۆربەیان نازان دەستور چییە بۆ لایەن لە ڕێگای مشتەرعەکەەوە مناقەشەیە بکەن کە ئەمە بۆ دەوڵەتە نووسێ دەستور دەبێت بۆ دەوڵەت بنووسرێت دەستور نابێت بۆ دۆخێکی تایبەت بنووسێت ئێستا سێ ڕۆژە ئەم لێژنەیە بابەتی گفتوگۆکە چڕ بۆتەوە لەسەر مادەی شەشی مسودەکەی پێشتر کە پێگەی ئاینی سەرەکی لە کوردستان مەبەستن لە ئاینی زۆری خەڵکە چ زۆرە پێگەیەک بێ بەڵام هەموو تێگەیشتنەکان ئەوەیە کە جارێشتە دانەوێ ئاینێک لە هەرێمی کوردستان زاڵ بکەن بەسەر ئاینەکان من جگە لە مەسەلەی ئاینەکەش ئەو ئاینە توانین سفتای سەرکەین توانین مشەریعەکانت ئەوەی کە هەیە کە بە باوەڕی من دیار نین چکە تارماین مشەریعەکان دەبێت قسە لەسەر ئەوکەینە پرۆژانە بۆ پڕێتی لە کەلیمەی وشە دەستەوازی ببورن دەستەواژەی شەرەف ئەخلاق شەرەف و ئەخلاق لەکوێیە جێگەی بێتە ناو دەستورە ئەمانە پێوەری ئەخلاقی کۆمەلگان ئەمانە پێوەرێکن عەشایر بەکاران دێنن هەڵبەتە لەگەڵ ڕێزم بۆ عەشایر دەستور دەبێ عیلم داینێت دەبێ بەرژەوەندی هەموو تاکێک بپارێزێت دەبێ ئەرکوماو دابەزرێت ئەو فەلسەفەی هەیە ئەو فەلسەفەی هەیە لە پشت مشەڕعی ئێمە تا ئێستا ئەم فەلسەفەی نووسینەوەی دەستور نەجاتی نەبووە لە دەربازی نەبووە لە بیرکردنی یعنی لە فەلسەفە و ڕوئایەکی ئیسلامی قەومی باو تا ڕادێکی زۆر بە بەڵام ئەمە بۆ خۆی گەمەیەک سیاسیە چکە ئەو حیزبانە ئەوەنە ئیسلامی نین ئەوەنە گرێدراوی ئەم ئاینە نین تا بە معنای کەلیمە ئیشی پێ بکەن چکە هەرەوەی کە نەعەدالەتی هەیە ئیزەن یان ئەم ئاینە زۆر نەعەدالەتیانە ئەوە نەعەدالەتن ئیزەن دەبێ پرسیارکەین بۆچی ئەم پرسە بەم ئاراسەیە براوە کوا بەرژەوەندی خەڵک ئەنواعە خەڵک ڕەنگا و ڕەنگە دەبێ پرسیارکەین ئەگەر ئێوە مەبەستان لە پۆست دابەشکردنە و دەبێ پرسیارش لە دەسەڵاتی بکەین کە حیزبەکانی تر خۆیان هێناوەتە دەرەوەی دەسەڵات بە گۆڕان و کۆمەڵ و یەکێتی و یەکگرتو پارتیان کردووە بە دەسەڵات ئەوان بوونەوە ئۆپۆزیسیۆن ئەی بۆ لەم جۆرە مەشروعە ناعیلمانە تەقدیمەکەن و دەسەڵات بۆ خۆی ئەگە پارتی بێت بۆ ئەوەنە ئەم سڵتایی بۆ ئەوەنە ئەم پۆست و ئەم سڵتایی پیرۆز کردووە هەڵبەت ئەو مازانین ئینسان تا هەتایە نابرێ سەرۆکی هەرێمش معارەزە بۆی کە زۆر ڕۆژەژان نمێنێت یان نەخۆشکەوێت یان تااقەتی نمێنیان دەبێت دەساودەزی پێ بکرێت بەڵام بە شێوەیەک دەساودەزی پێ بکرێت کە مجتەمع هەمووی لەبار فەزاکە لەبار بێت بەزەوی من پێم وایە کە نۆقتە سەرەتانەکەی ئەوەیە فەزایشان دروست کردووە دۆخێکیان دروست کردووە کە هەلومەرجی سیاسی ئەم وڵاتە نەچێتە پێشەوە سەرمان بێشن لە عەسابێکی سیاسی جەنابەت گەشتبینی بەو دابەشبوونەی ئێستا لەسەر مەسەلەی پرسی ناکۆچەکان لەسەر چۆنێتی نووسینەوەی دەستور و ئەوە ئێستا ویلایەتی سەرۆکی هەرێمش کۆتایی پێدێ کە ئەویش پەیوەستکراوە بە مەسەلەی دەستور و لەلایە کە دەبینین چەند پرۆژەیەک ئامادەیە ئەم جێژاوە چی لێ دەخوێندرێتەوە من لەوەی کە سەرۆکاتی هەرێم کە تەکلیفی کرد لە کۆمیسیۆن کە هەڵبژاردن پێ لەوێ تێگەشتم کە ئەم زعزعی دروست بووە ئەم بارودۆخە ناتەندروستە ئەم دەرونیەی کە لە ڕێگای تەنها تا ئێستا بە ڕێگای میدیاوەیە فەزایەکیان دروست کە خەڵک لە دەروی قەزێکەیە
تێگەشتم کە گەمەیەکی سیاسی تر هەیە لە ئارادای ئەوش مملانەیەکە بۆ گەیشتن بە سازانێکی تری سیاسی کە هەردوو زۆنەکە لە شوێنی خۆیان بمێنەوە و ئەم دۆخە سیاسی تەعجیل بکرێت فقط هیچ کەیتر نییە یان هیچ ئاسۆیەک نابێنن بۆی بڵێن فەرمونون ئەوە دەستورماندانە و بە پێی دەستورە چین نەڕێەوە ئێستا لە دوایین با بڵێن ئەوەی کە شتی تازە بێ لەسەر مەسلەی پرسی دەستورەوە ئەو داوای بەڕێ سەرۆکی هەرێم بۆ مەسلەی هەڵبژارنەوە کە لە 19 هەژماوەکەی کۆتایی دێ ئێستا دوو لایانی سیاسی تر دوو پرۆژانێ گۆڕانوویەکێتی ئێستا لە بەرامبەر ئەو پرۆژانە کە باز لە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم دەکەن کە تا ئاستێک وا دەبیندرێت کە دەستور پرسی دەستوریەک لای نابێتەوە تا 28 وەختە ویلایەتەکەی سەرۆکی هەرێم کۆتایی پێدێ ئێستا پرۆژەی تر هاتووتە پێش پەرلەمانتاران قسە دەکەن بۆ نمونە سەرۆکی فراکسیۆنی پارتی دەڵێ هەرچی ئەم ڕێککەوتنانی ئێمە هەمانە لەگەر ئەو لایەنانە ئەگەر وا بڕوە ئێمە هەڵی دەوەشێنینەوە و هەفتەیدا تو پەرلەمان لەسەر ئەم پرۆژەیە کۆ دەبێتەوە یعنی بەسم ئێستا ئاراستەکە بەوە دەڕوا کە جۆرێک بگەن بە بنبەست لەسەر مەسلەی دەستور و ویلایەتی سەرۆکییانی من باوەڕێکی تەواوەمەیە کە ئەمەی کە لە پەرلەمانە ئاگوزەری ئەمەی کە تەحویلی پەرلەمانێکن کە ساحی پەرلەمانە تۆپەکەەوە ئەوە حەلیکەن تەنها حاڵەتێکی میدیایی هیچکێتن نییە مادام کەلیمەی سازان تا ئەم لەحزەیە ئیشی پێکرێت ئیدەن ئەم ئیشا بە پەرلەمان حەل ناکرێت تەعجیلەکەن بۆ کاتێکی تر وە لە ژێر و بە نامۆنامە گۆڕینەوە حەلەبێ هاتنی وەفدی ئێرانی چەند ڕۆژەکە لێرانەیە تەنها بۆ مەسەلەی بنبرکردنی مادەی هۆشبەر نییە و مەسەلەی ئەمنی نییە بەشێکە لەوەی بەرژەوەند گۆڕینەوەیە کە ئەوان عێراق بە بەشێک لە ئێران ێزانن ئەمنێتی عێراق بە ئەمنێتی ئێران ێزانن و چاویان لەوەیە کە هەیمەنیان بێنێتە لە بەنتەکەیە و بە تایبەتیش لێرە لەگەڵ پارتیە زیاتر نزیک بنەوە و پارتی نەرمی بنوێنێت تا دۆخەکە بەرەو ئاراسەیش کاتێت ئیدەن ئەم تەعجیلکردنە بیاوێن لە ساحەی پەرلەمانە چارەسەریکەن سەرەتا بە سازان لە ژێرەوە بە بەنهێنی حەلەکەن دوجار پەرلەمانتارەکان کە لە عادە دەسە لە بڕن کە نازدان مەسەلە چیە تەنها ئەوەیان تێگەێنەوە کە سازانە ئەجینا بادرەوەی سازان بە یاسا حەلیکەن یاسای سەرۆکایەتی هەرێم یاسای سەرۆکایەتی هەرێم لە کاتێکە چارەسەرکراوە دامەزراوە کە ڕێککەوتنی استراتیژی دایناوە پەرلەمان داێناوە بەڵام بە پەرلەمانیان تەشریع کرد ئیشەکەوا بوو یعنی بامزراوی کاک مەسعود دانیشتن ڕێککەوتنی استراتیژیان کرد ئەو یاساییان دانا بۆ سەرۆکایەتی هەرێم چونکە یاسایەکترە بوو لە عێراق پێویستی بە هەموارکردنەوە نەبوو بۆ سەرۆکایەتی کۆمار بەڵام ئەوەی ئێرە تازە بوو بۆی دوو زۆن بخەنەوە یەک ببێنەوە بە دوو ئیداری بێت یەک ئیدارە سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی چێ بێ معالەجە قەزەکەم کات لە سەروی پەرلەمانشەوە پەرلەمانش کۆنتڕۆڵ بکەنەوە کوجاران ئیزەن یاسایە چەندەنە ئێستا کە باردۆخی عێراق گۆڕاوە هێزێک هەیە داوای چارەسەری یان هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمەکە بەڵام ئەمە لە دیسان دەبێت بەنهێنی بێ چونکە ئەو ڕێککەوتنی استراتیجیە نەماوە تەماشاکە لە غیابی ڕێککەوتنی استراتیجی چی ڕوویە سازانێکی نهێنی جاران بە عەلەنی بوو ئێستا بە نهێنی ئەسازێن پاشان بە پەرلەمان فەرمون بۆمان تەشریعکەن لەو ڕێککەوتنانی جەنابەت ئاماژە پێ دەکەی لێستا لەم عەقڵەتی کە هەیە باڵا دەستە و عەقڵەتی محاسەسەی حزبی کە لە مەسەلەی دابەشکردنی پۆستەکانەوە بگرا تا دەگاتە مەسەلەی لێژنەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دواتریش مەسەلەی لێژنەی ئامادەکردنی دەستور ئێستا ئەم دۆخەی لە ئارادایە ئەم حکوومەتە پێنج حزبیە ئەم دەسەڵاتی ئێستا باڵا دەستا یعنی تا چەند توانیوێتی ئەدایەکی دروستی حکومداری بکە تا چەند توانیوێتی کێشە ئابووری و سیاسی و ئازادیەکانی خەڵک معالەجە بکاتن دەبێت پرسیار لەوە بکەین ئایا ئێمە لە چەند دەورانی ڕابردوو هەموو ئەو کێشە وەردانە بۆ حەل نەکران کێشەی زۆر بەسیط یعنی بۆ حەل نەکران بە بڕوای من مەسەلە قودرەتی اقتصادی نییە بە بڕوای من مەسەلە دروستکردنی فەزای جیاوازە دۆخێک دروست دەکەن کە خەڵک وەک چۆن ناو پیاڵە ئاوێکە گڵاسە ئاوێکە مەلە بکات
بۆەوەی مەسلەی گەورەتر داپۆشرێت ئێرە جگەی ئەوە نییە قسانە بکەین بەڵام ئەوەن دەزانم کە ئەگەر پرسێک بێتە پێشەوە لەو بارەیەوە من ناتوانم باسی کەم بۆچی حەلی جەزوی دانانرێت بۆ مەسەلەی کورد لە منجەقەیە بەر لە هەفتەیەک مقابلەیەکی من کرا باسیەوە کرا کە دۆخی کوردستان بەرەو پێش چێت چارەسەر بێت مەسەلەی دەستور وتی من دەبێت چاوەڕێی حوتی حوزێران بکەین چی علاقەی بێرێتم با علاقەی بێتی چونکە ئێمە دەم لە مەسەلەی دەوڵەتبوونە کوتین عقلێکی تر شەیە نەخێر ئەڵێ زووە ناتوانین ببین دەبێت لە چوارچەوەی عێراقا حەل بین حقیقەتی تایە فعلا ئێمە هێشتا سەر بێ عێراقین کە سەر بێ عێراقی ئیدن دەبێت ئەم وردە موشکیلانە هەر بمێنێت کە مایەوە تۆ فریای ئەوە ناکەوی خەڵک ببێ بە بەشێک لە سنووری قەراری سیاسی هەموو خۆڕینە و کێشەی ئێمە داخی ئێمە لەوەی کە خەڵک نەبووتە بەشێک لە سنووری قەراری سیاسی نەبووتە بەشێک لەوەی کە بەشداری ئیلا 4 ساڵ جارێک پەنجە بکە بە مرەکەبەکەیان نەیکات تێ بڵێ بەشداری سیاسی پێنج حیزب بە وڵاتە بێتەڕێەوە تێ بڵێ بەشداری سیاسی خەڵک بەشداریی لاوازە هەر نییە ئاگاشی لێ نییە فەرموڕۆ شارع یەکێ لەو شانازیانی دەکرێت کە مەسلەی دیموکراسیەت لا ئێمە کورد کراوەتەوە بۆ دیموکراسەتی سیاسیش لە هەڵبژاردن و لە بەشداری پێکردن لە بڕیاری سیاسی و ئێستا بەم ئاراستەیە دەڕوات ئەگە ئەم پرۆسەیە لە ئاستی یعنی دیموکراسیەکە لە ئاستی دیموکراسەتی کۆمەڵایەتی غیابی و دیموکراسیەتەکەش لە ئاستی دیموکراسی سیاسی و بەشداری خەڵک علاماتی پرسیایی لەسەر بێتن ئێمە بە چه عاقڵەتێک خەریکی هەنگاونانی زیاترین زای ئێمە ئەمانە چەم کە دیموکراسی گاڵتە نیە تۆ ئەم دەقەیە باسی کەیت و بە حالین بفرۆشتەوە دیموکراسی یان هەیە یان نییە سیستمە تۆ ئەوە کافی نییە بڵێ ئەوە نە حیزب ناو حکومەتە هەیە سنووری قەراری سیاسی لای چێە لای دوو هێزە بەرژەوەندی سیاسی و حیزبی لای چێە لای دوو حیزبە دیاریکردنی چارەنووسی مجتەمع لای چێە لای دوو کەسە لای دوو هێزە ئەمانەی تر تەنها بەشدارێکی وەهمین خەڵک ئەستەن بوونی نییە لە ناو دیموکراسیەکە دیموکراسی چییە تۆ حڕ بیت تۆ خاوەندە سەڵاتی خۆت بی لە ژیانی ئیجتیماعیە تۆ ئەمنێتی ئیجتیماعی هەبێت ئەمنێتەرەوە نێت تۆ پارێزراوی لە داعش زۆر سپاس بۆ پێشمەرگە زۆر سپاس بۆ ئاسایش زۆر سپاس بۆ هێزەکانی تر کە منیان پاراستووە کە خەڵکی توندڕە و ناتوانێت من کێشە بۆم دروستکە بەڵام سێ ڕۆژێکە لە ڕەمەزانە بزانە چی دروستە بێت ئەمە کوا دیموکراسیەکەی دیموکراسی دەبێت لە ناو هەموو مەسائلەکانە جێگەی بێتەوە دیموکراسی تەنها سیاسی نییە ئەو چێشانەی خەڵک بڵێ ئیدەن نەچۆتە ناو عەقڵی خەڵکەوە ئەو غیابی ئەمانی ئیجتیماعی و دڵنیایی کۆمەڵایەتی جەنابەت ئاماژەی ئەمە دەبێت بە دەستور دیاریکرێ کام دەستورە ئەو کێشە ماف و ئازادیانەی جەنابەت ئاماژەی پێ دەکەی کە کێشەی با بڵێن سەرەکی خەڵکن بۆچی ئەمانە لە ئێستاە نابنە بەشێک یعنی پانتایەکی فراوان لەو گفتوگوۆیە داگیر ناکەن کە لەسەر مەسلەی پرسی دەستورەیە ئەی بۆچی لە لایشتر بۆ نمونە نخبیەکی ڕۆشن بیر و کۆمەلگای مەدەنی تێ ئەوان نایەن ئەم فەزایە کە لەلایەن حزبە سیاسیەکانەوە بەڕوویای ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد حزبی تەسک کۆنتترۆل کراوە بەشداری بکەن و ئەم فەزایە ببن بە بەشێک لەم فەزایە زۆر بەداخەوە من زۆر ناومێدم لەو نخبەیە کە پێڵەن مسەقاف مەگەر بە پەنجەی دەست هەیە ئەتوانێت قسە بکەوە خەمخۆرە و قسەشی کردووە و لەم چەند ڕۆژەیە بڵاو بێتەوە هەندێک گوتار و هەندێک ڕێی بڵاو بێتەوە ئەوەی دیکە هەمووی دابەشی سەر حیزبەکان بووە بە پێی بەرژەوەندی حیزبەکان بە تەلیفۆن پێڵن وا بڵێ وا بنووسە وا تەسەڕفکە وا دیفاعکە ئەم چەپکە بەکاربێنە ئەمە بەکارمێنە خەڵکش چاو لە چێەکە ئاسانە حیزبیەکان بناسێتەوە بەڵام ئاسان نییە ڕۆشنبیرەکان بناسێتەوە ڕۆشنبیرەکان بەرژەوەند خوازن بەداخەوە ئەوان دەبوو لە ناوەڕاست ڕاوەستانایە حدودێکیان بۆ هێزان دابنایە کە ململانەیە خسۆتە ناو هەموو کارەکانەوە چارەنووسی خەڵکی هەندێک جار ئەم ململانەیە بە ناوی خەڵکەوە دەکرێت ئێستا بۆ منە قسە لەسەر سیستەمەکە دەکرێت قسە لەسەر بەشێکی ئەم دەستورە دەکرێت هەمی بە ناوی بەرژەوەندی خەڵک و گونجان و نەگونجان و مەترسی و نامەترسی سیستەمەکان دەبین بۆ داهاتوی هەرێمی کوردستان بۆ گەشەی دیموکراسی بە بەرژەوەندەکانی خەڵک
یعنی بەجددی ئەم بەرژەوەندیانە وجودێکی هەیە لەم نقاشە بە بڕای من نەخێت کە بەرژەوەندی چییە؟ بەرژەوەندی سەقامگیریە، بەرژەوەندی پرسیارە بۆ زۆنێک لەگەڵ ئەو باردۆخەیە، زۆرێک لەگەڵ باردۆخەیە، بۆ زۆنێک عێراقیە، زۆرێک عێراقی نییە، یا خۆوانەش کوردن، خۆ کە سوکاری ئێمن، ئێمەش کە سوکاری وانین. بۆ کێشەی تر دێتە پێشەوە، هەمیشە کە گەورەکان خەریکە بەرەو چایەسەر دەچن، کێشەی ورد دێتە پێشەوە، پرسیایەتی دێتە پێشەوە، فەوزایەتی دێتە پێشەوە. بۆ ئەو خەڵکە نایەت دیفاع لە بەرژەوەندی خۆی کە. بەرژەوەندی ئەوە من جای کە باسیەوەم کرد، یعنی پاڵەوانەتی و بەرژەوەندی ئەوەیە کە خەڵک استقراری هەبێت، خەڵک بژی. ئەمە ژیان نییە خەڵک بە 3 مانگ بێپارەیی و بێنانی و تەجیلی سیاسی و سەرقاڵکردن و بێکارەبایی و بێوەزعی و بێخەدەماتی هەموو شتێک قبوڵەکات. دیسان ناهێڵن دەستورێکی بێ، دیسان ناهێڵن جایبێتەوە لە عێراق، دیسان ناهێڵن بێتە دەوڵەت، دیسان ناهێڵن سەر بە زۆنێکی تر بێت. بە بڕای من هەموو شەڕەکە بۆەوەیە بێتە 2 هەرێم و ئەژبێ بە 2 هەرێم. من چەند بەرنامەیە گوتومە چکە شەڕەکە شەڕی 2 زۆنە، 2 عەقڵی سیاسیە. لەسەر ئەم شەڕی ئێستاە ئەوەی ئەزمموی وڵاتانی تر دەبیندرێت لەسەر پرسە هەستیارەکان کە جیاوازی سیاسی، جیاوازی بیرکردنەوە تێڕوانین دروستە بێ لەسەر بنەمای با بڵێن ئایدۆلۆژی و فکری پارتە سیاسیەکانە لەسەر پرسە گرنگەکان. یعنی لە وڵاتانی پێشتوو ئەوەی دەبیندرێ چەپ و دیموکراسی خوازەکان دەکەون بەلایەکە، ئیسلامیەکان دەکەون بەلایەکە و حاڵەتی سێم یان پارتە لیبراڵەکان و ئەوانەی تەبەنی سیستەمی سەرمایه‌داری دەکەن با بڵێن دەکەون بەلایەکی ترا. لە هەرێمی کوردستان ئەم دابەشبوونە نابیندرێ، ینی مەبەستم بۆچی یعنی هەندێک جا دەوترێ ئەوەندەی ئەمانە لەیەکە چن لە یەک جیاواز نین. بەرژەوەندێکی تایبەت هەیە، هەموو حیزبە سیاسیەکان متفقن لەسەری، هەر بۆیە شەواز لە سازان ناهێنن، چکە سازان لەسەر چییە؟ سازان لەسەر سەتحی مجتەمەعە، لەسەر بەرژەوەندی خۆیانە یەکەم، اینجا بەرژەوەندی خەڵک. لەبەرەوە ترسی ئەوان منەمێ ئەو بەیان کەم، ترسی ئەوان لە ڕخنەی فکریە. ئێستا ڕخنەی فکریان کرد ناو میدیاوە، ئەو کریانە بەگاتە جاڕی، پێشتر مە ڕخنەی فکری هەبوو، نخبەیەکە بوو قسەیە کرد و خەڵکی تێگەیان و خەڵکی تا ڕادەیەک هۆشیارە کردەوە. ئێستا ئەو نخبەیە یان کڕاوە، یان دوور کەوتێتەوە، یان خۆی جێل کردووە لە باسەکە، یان بە عەقڵی ئەوانی شەکات. زووتری هەڵومەرجێکی دروست بووە، ڕۆشنبیر نەتوانین لەسەر پای خۆی بوەستی لە چوارچێوەی ئەو مامەڵەی لەگەڵ بۆ لەسەر پای خۆی ناوەسێت. فکر چی داقای بەسەر پایەوێ؟ یعنی تۆ دەی باسی ئەواکی کە ڕەخنە بەم زمانە ناوترێت، ڕەخنە دەبێت بە فکر بوترێت. فکر چییە؟ ئەو شەڕ ئەو ململانەی ئێستاە شەڕێکی فکری نییە، دوجار بە ململانەی لە مابینی بابەت و دژە بابەت لە خزمەت خەڵکەوە بێ. بە شەڕێکی تایبەتە لەسەر کە لەسەری خەڵک. شەڕی تایبەت چییە؟ شەڕی بەرژەوەندی خوازەکانە. سمکۆ محەممەد نووسەر ڕۆشنبیر گەلک سواز بۆ بەشداریکردن لە بەرنامەی ئەڤڕۆ ماندوومان کردی بینەران هاتینا کۆتایینا بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا گفتوگۆمان لەبارەی پرسی دەستور و پێگەی خەڵک لەم دابژبوونە سیاسی و ناکۆچە سیاسیە کە خەریکە بگاتن بە بنبەست و هەروەها ڕۆڵی ڕۆشنبیران لەو فەزایی ئەگەر بڵین فەزایەکەیە کە هەیە بۆ مەسلەی گفتوگۆکردن و بەشداریبوونی ڕۆشنبیران و خەڵک لە پرسە گرنگەکان بە تایبەتیش لە پرسێکی وەک دەستور. تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ لە بەیانی پێتان دەگەینەوە بۆ قسەکردن لەسەر بابەتێکی تری پەیوەندیدار بە ژیانی زڤاچی. کاتێکی خۆش بۆم لە یاک سپاس باوەڕانم لە کۆنتڕۆل ستۆدیۆ.